يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتاری ڕابردوودا باسی گرفتی گەورەی سەردەممان کرد بۆ تێکگڕای مرۆڤایەتی و ئێمەی کوردستانیانیش وەکو خەڵکی تر کە بابەتی گرفتی گەورەی دڵەڕاوچێ و قەلەقی و نائارامی دەرونی بوو. بەویستی خوای گەورە لە وتارەشدا لە بەشی دووەمدا هەندێکی تر لەسەر ئەو بابەتە پێویست و ضەرورەی ڕۆژگاری ئەمڕۆ قسە دەکەین. سەرەتای وتارەکەمان بەوە دەست پێ دەکەین کە دەڵێن ماندووبوونی لاشە ئاسانە. هەموو مرۆڤێک بە شەرتێک نەخۆشی جەستەیی نەبێ، مرۆڤ توانای کارکردنی زۆری هەیە و بەهێزە. ئینسان چەندە جەستەی ماندوو بێ هێشتا بۆی ئاسانە بەمەرجێک دڵی ئیسراحەت بێ، بەمەرجێک دڵ و دەروونت خۆش بێ و دڵت خۆش بێ. ئینسان ئەگەر نەخۆشی جەستەیی نەبێ لە کارکردن ماندوو نابێ. بەڵام وەرە لە شوێنێکا دانیشە و هیچ کارێک مەکە، چی خواردنی خۆشە لەبەر دەم تا بێ، چی پارەشەیە لەبەر دەم تا بێ، هیچ پێویستێکی جەستەیی و فیزیکی نەبێ، بەڵام دڵ و دەروونت ناڕەحەت بێ و لە ناخەوە بکڵێ تۆ ماندووترین خەڵکی سەرزەوی. بۆیە زۆر جار ئینسان بە ڕووکەش وا دەزانێت کرێکارێک دەڵێ بەڕاستی داماوە ماندووە، بەڵام خوای گەورە ڕەحمی پێ کردووە لە دڵ و دەروونەوە هەر گۆرانی و لاوک دەڵێ زۆر خۆشحاڵە. کەسێکیش دەبینی لە ڕووکەشە لە ناو ڤێلایەکی گەورەدایە، بەڵام لە دۆزەخێکایە لە ناخی خۆیدا، هیچ دڵی پێی خۆش نییە. بۆیە ئینسان ئەگەر لە دەروون و ناخاوێران بوو هەم جەستەی لە ناو دەچێ. کە جومعەی ڕابردوو عەرزم کردن، زانایان دەڵێن لە 180 نەخۆشیە مەترسیدارەکان کە تووشی مرۆڤ دەبێ هی ئەوەیە دایمە قەلەقە، کە خەفەتبارە، کە دڵەڕاوچێ هەیە. ئینسان کە لە ناخ و دەروون ئاوێران بوو هەمیشە خەفەتبار و قەلەق و دڵەڕاوچێ هەبوو، تووشی لە 180 نەخۆشیە خراپەکان دەبێ. ئەینا جەستە خۆی بەرگری یەکجار بەهێزی هەیە، خوا وای دروستی کردو، بەڵام بەهۆی دەرونی وێرانەوە ئینسان جەستەشی وێران دەبێت. ئەو کاتە ماندووی کە لە دەروونت ئارام نییە. هۆکارەکانی دڵەڕاوچێ، قەلەقی، خەم و خەفەت، نائاسوودەیی لە ژیاندا دەتوانین بە کورتی بیان جێڕینەوە. بۆ زۆر هۆکار هەیە، بەسییانیان لێرەدا باسکەین. زانایان دەڵێن 3 کەس تام لە ژیانی دنیا ناکەن. ئەگەر عمرت چەندین ساڵ بێ، هەر کەسێ یەکێ لەم سیفەتە یان هەرسێکیانی تێدا بێ، ئەو ڕۆژەی کە دەمرێ لی بپرسە دەڵێ خۆشیم لە ژیان نەبینی. یەکەمیان کەسێک کە هەمیشە لە ترس و دڵەڕاوچێدا بژی، ئەو کەسەی دایمە لە ناخەوە نیگەران بێ، دایمە ترسی هەبێ، دڵەڕاوچێ هەبێ، قەت خۆشی لە ژیان نابینێ. دووەمیان کەسێک کە بە بەشی خۆی قەناعەتی نییە، هەر هەوڵ دەدا بەڵام هەمیشە خۆی بە فەقیر دەزانێ، تێرخواردنی لە ئاوی سوێری دنیا نییە. یعنی تەماحی هەیە، نەک تموح. هەموو جار دەڵێم تموحت هەبێ، هەوڵ بدە، کاسبی زۆر بکە، پارەی زۆر کۆ بکەوە، خوای گەورە پێی ناخۆش نییە، بەڵام تەماح خراپە. تەماح ئەوەیە کە ئینسان تێر نەخوا، دایمە خۆی بە فەقیر بزانێت، دایمە ناشکری بکە کە هەر کەس ئابەد نییە، ئیش نییە، وەزعم خراپە، دایمە بکڕوزێتەوە. هەر کەسێک بۆ بەشەی کە دوای هەوڵدانی خۆی خوا بۆی دیاری کردووە قەناعەتی نەبوو، ئەو ڕۆژەی کە دەمرێ لێی بپرسە دەڵێ خۆشیم لە ژیان نەبینی. سێم کەسێک کە هەمیشە چاودێری خەڵکانی تر دەکا، بەردەوام مڕاقیبە بەسەر خەڵکی ترەوە، لە گەڕەکەکەیدا، لە ناو خزمەکانیدا، لە ناو ئەهلی بازاڕ و کوچە و کۆڵانیدا، لە ناو هاوڕەکانیدا چاوی لەسەر خەڵکە، بەردەوام حساب بۆ سەرۆت و سامانی خەڵک، بۆ ماڵ و منداڵی باشی خەڵک، بۆ سیارەی خەڵک. یعنی دەگەڕێ بزانێ یەکێک لە کۆڵانەکەەوە بێ عەلاقەیەکی پێ، ئەو خەمێکی هەیە دەبێ ئەو عەلاقەیە پارە نەبێ، ئەبێت چی بێ، ئەبێ بە چەندی کڕی بێ، ئەمە لە کوێی بوو. هەر کەسێک ئاوا بەردەوام چاودێری ژیانی خەڵکی بێ، قەت خۆشی لە ژیانی نابینێ. و هەموو سەرچاوەکانی دڵەڕاوچێ و خەم و خەفەت و نیگەرانیش
خۆشەویستان بۆ ئەو سیانە دەگەڕێتەوە. ئینسان دایمە لە ترس و قەلەقی و دڵەڕاوکێشی زۆر دابژی، هەروەها قەناعەتی نەبێ بە بەشی خۆی، پاشان چاودێری ژیانی خەڵکی بکە لە خۆی لەبیر چوو بێتەوە. لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا هیوا هەیە خۆی لەبیر چۆتەوە ئەوەندە خەریکی خەڵکە، یعنی یەک عیبی خۆی نەبینێ، ئێستا دەمێک بیری لە خۆی نەکردوێتەوە من چ عیبێکم هەیە، ئەوەندە عیبی خەڵکی دەبینێ، هەر لە بیری چۆتەوە بۆ خۆی خەریکی چییە، ئەوەندە خەریکی ژیانی خەڵک بووە. کاسبکارێکە ئەوەندەی خەریکی خەڵکی ترە بۆ خۆی لە بیری چۆتەوە سەرمایەکەی خۆی چییە، ئەوانە خۆشی لە ژیان نابینن. جا ئەم ئاگرە دەچێتە ناخەوە. ئینسانێک بەجەستە دەسووتێ، بڕواتان هەبێ هێشتا سەلامەتترە لەو کەسەی ناخی دەسووتێ، هەیە لە دڵەوە دەکوڵێ. ئەو ئاگری دڵە ڕاوچێ و نیگەرانی و خەم و خەفەتە بە چوار ئاو بیکوژێنینەوە. یەکەمیان ئاوی ئیمان. خوای پەروەردگار لە قورئانە ئاراممان دەکاتەوە، دەفەرمێ وعنده مفاتيح الغيب لا يعلمها إلا هو ويعلم ما في البر والبحر وما تسقط من ورقة إلا يعلمها ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا في كتاب مبين. أم آية قرآنية دل خوشكرا لسورة الأنعام آياتي 59 دايا دەچینە خزمەت شیکردنەوەی ئاەتەکە. خوای پەروەردگار دەفەرمێ ئەی ئینسانەکان بیر بکەنەوە، ئەی مسڵمانان بیر بکەنەوە، وعنده مفاتيح الغيب لا يعلمها إلا هو. بەدوو جار تەئکید لەسەر ئەوە دەکاتەوە عیلمی یەقینت هەبێ، دڵنیابە لەوەی کە کلیلی نهێنی و غەیبەکان بەس ذاتی ئەڵڵا دەیزانێ. نەیفەرموو مفاتيح الغيب عنده، ئەو کاتە احتیمالی جزئێکی دەما لە هەزارە جزئێک شتێکی تر لە غەیب غەیری خوش بیزانێ، بەڵام زەرفەکەی پێشخست دەفەرمە وعنده مفاتيح الغيب. سەیری وردی قورئان کە نەیفەرموە مفاتيح الغيب عنده. پاشان ئەوەندە تەئکید دەکاتە جارش کە دەفەرمێ لا يعلمها إلا هو. خواگە بیفەرموایە وعنده مفاتيح الغيب کافی بوو، بەڵام لا يعلمها إلا هو دڵنیابە کۆمەڵێک نهێنی هەیە، غەیب هەیە، بەس ذاتی ئەڵڵا دەیزانێ، تۆ خۆتی پێوە ماندوو مەکە. بەڵام حەز دەکەم لە ڕوونکردنەوەیەک لەسەر وشەی غەیب بدەم. وشەی غەیب بە کوردی خۆمان یعنی پەنهان، ئەو شتانەی پەنهانن لە تۆ. جا شتەی وا هەیە پەنهانە لە تۆ، بەڵام پەنهان نییە لە کەسێکی تر، یەکێک لەسەر زەوی دەیزانێ. سویچی سیارەکەت لە شوێنێکە بزر دەکەی، تۆ نازانی لەکوێیە، بەڵام ئەو کەسەی دۆزیوێتیەوە دەزانێت لە چه شوێنەکەڵی گرتوتەوە، کەواتە بۆ تۆ غەیبە سویچەی سیارەکەت بزر بووە، کلیلەکانی بزر بووە، بەڵام ئەو کەسەی دۆزیوێتیەوە دەیزانێت، یەکە زانی. علمێکی غەیبمان هەیە بەهۆی غەیبە نادیارە، بەڵام خوای گەورە دەفەرمێ مانیع نییە ئەگەر بیزانی. وەی مسڵمانان لە عەقیدەدا نەکەونە هەڵەوە. بۆ نمونە کەژناسی، خوای گەورە علمی غەیبی بەوە هەیە کەی باران دەبارێ کەی نابارێ، بەڵام نەیکردووە بە کوفر، کلیلێکی داوەتە تۆ ئەوەی کە زانستی کەژناسی دەزانێت ئەڵێ پێشبینی دەکرێت. جەنابتان گوێ بگرن لە هەموو ئیزاعاتی عالەمە، ئەڵێ پێشبینیەکانی کەش و هەوا بەپێی ئەو زانیاری مرۆڤ بەدەستی هێناوە ئاڕاستەی با بوونی شێ، بوونی هەور لە فڵان شوێندا، ئیتیجاهی با لە دەریای ناوەڕاستەوە بەرەو ڕۆژهەڵات، ئەوانە بەو شێوەیە پێشبینی دەکرێت بەم تەریقە زانستیە باران لە فڵان کاتە بارێ. ئەمە عیلمێکە خوای پەروەردگار کلیلەکەی داوەتە دەست مرۆڤ، بە زانست بیدۆزەوە، خوا پێی ناخۆش نییە. مناڵ لە ناو سکی دایکیە تا تقریباً 50 ساڵێکیش لەمەوبەر، ئەگە بڵێم 40 ساڵیش لەمەوبەر، خەڵک هەتا مناڵ لە دایک نەبوویانیان دەزانی کوڕیان کچە. ئەوە عیلمێکی غەیبیە، ئەوە هەر زانستی خوایە، بەڵام خوا کلیلی زانیاریەکەشی داوەتە تۆ. دوای ئەوەی کە ئەندامی جەستەی دروست بوو مانیع نییە سۆنەر بگری بڵێ ئەوە بێشەرعیە، ئەوە هەر عایدی خوایە. خوای گەورە ئەو کلیلی عیلمەی داوەتە مرۆڤ دەتوانی سەیری منداڵەکەی و هەموو جوڵە و ئاڕاستەکانیشی بینی. بوونی ئاو لە ژێر زەویدا، خوای گەورە عیلمێکی داوەتە مرۆڤ بە جیهازی تایبەت و لێکۆڵینەوەی زەویناسی، ئەڵێ ئەم زەویە لە ئەوەندە مەترەدا ئاوی تێدایە و ڕێژەی ئاوەکەی ئەوەندە دەبێ و لەوەندەدا وشک دەکا. ئەوە هەموو زانستێکە، لەبەر چاوی تۆ نادیارە غەیبە، بەڵام خوای پەروەردگار کلیلەکەی داوەتە دەست مرۆڤ بەدوویدا بگەڕێ، مانیع نییە با لەو نهێنێ ئاشکرایە دەست بکەوێ. ئەمە پێچەوانەی عەقیدەی موسڵمان نییە. ئەی ئەو غەیبەت چییە کە بەس ئەڵڵا خۆی دەیزانێ،
وەکو لە صحیحی موسلیمە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک وا بزانێ محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم ئەزانێ بەیانی چی دەبێ ئەوە کوفری کردووە بەخوای پەروەردگار تەنانەت من کە پێغەمبەری خوام غەیری ئەوە نەبێت کە خوای گەورە پێیگەیاندوم هیچ شتێکی غەیبم لا نییە ئەوەی کە غەیبە و بەس ئەڵڵا دەیزانێ داهاتووی مرۆڤە داهاتووی مرۆڤێک کە دەبینی زۆر بێدینە ئەو هەر خوا دەزانێت چی ئەڵێ لە سەرەمەرگە تەوبەیەکی نەسوح ناکە و ناگەڕێتەوە بۆ لای خوا یەکێک دەبینی زۆر ساڵح و خواناس و ئەهلی دینە لەسەر دین دەنووسێ باش دەنووسێ هەر خوا دەزانێت دوا ڕۆژی چێ ناڵک کافر نابێ خەڵکی وامان هەبووە سەرەتا زۆر دڵسۆزی ئیسلام بووە ئێستا دژایەتی خوا و دینی خوا دەکا بۆیە تۆ حەقی ئەوەت نەبێت دوا ڕۆژی خەڵک زۆر خۆتی پێوە ماندوو مەکە خەمی دوا ڕۆژی خۆتت بێ ئەو کلیلی دوا ڕۆژی ئینسان بەس بەدەست ئەڵڵایە دەوڵەمەندی و هەژاری هیوا هەیە کە باوکی دەمرێ کۆڵە قەرزارن منداڵی بێنازی هەتیون بە تێڕوانینی من و تۆ بێ بەس دەڵێ ئەگە هەر بەنانەسکی بژین تا مردن زۆر باشە سبحان الله دەبنە بازرگانی زۆر زۆر گەورە ئەوە بەس خوا دەیزانێ هیوا شێ دەڵێ ئەم دەوڵەمەندیە و ئەم بنە ماڵەیە حەو پشتی تری بیخوا لێی نابڕێ سبحان الله هێشتا کابرا خۆی نەمردۆ محتاجە و سوال دەکا خەڵک پارەی بۆ کۆ دەکاتەوە ئەو غەیبە هیچ مرۆڤێک نایزانێ هیچ مرۆڤێک لا يعلمها إلا هو بۆیە ئەوەندە لە ترس و دڵڕاوچێدا مەژی و ئەوەندەش حساب و حاڵی خەڵک مەکە بیسپێرە بەخوا و دوعای خێر بکە و داوای هیدایەت بکە داوای ڕزق و ڕۆزی بکە داوای سەلامەتی و بێوەیی بکە ويعلم ما في البر والبحر خدا دەفەرمێ ئەوەی لەسەر وشکانیدا هەیە ئەی خەڵکینە ئەوەی لەم سەر وشکانیەدا هەرچی هەیە و نییە هەمووی خوا پێ ئاگادارە ئەوەی لە بەرجی هەوادایە هەمووی خوای گەورە ئاگای لێیەتی ئەوەی لەسەر زەویدا دەڕوا ئەوەی بێجوڵەیە جاندار و بێجان هەمووی خوای گەورە ئاگای لێیەتی ئەمجا دەفەرمێ والبەحری چونکە ئێمە کەمێکی بەحر دەبینین یان هەر نەماندیوە جاری وایە ئەو بەحرەیە زۆرەی کە بەشی هەرە زۆری سەرزەوی ئاوە خوا ئاگای لە ناو قوڵایی دەریاکان هەیە مرۆڤ ئەگەر 200 مەتر چۆ ژێر ئاوەوە ئیتر وای لێرە خەریکە بەرگەی زەختی ئەو ئاوە نەگرێ بەڵام ئۆقیانوسی وا هەیە 2500 مەتر قوڵە 2 کیلۆمەتر و نیو قوڵایەتی خدا ئاگاداری بنی ئەو زەریایە کە چی تێدایە کە هەتا ئێستا لە 105 ژێر زەوی زەریاکان و دەریاکان هەر نەدۆزراوەتەوە هەر مرۆڤ پێی پێ نەبردووە خوا دەفەرمە ئاگام لە هەموویەتی هەمووی خوای گەورە ئاگادارێتی و چاودێری دەکات وما تسقط من ورقة إلا يعلمها هەر گەڵایەک لە درەختێک دەبێتەوە لەسەر هەموو کوڕەی زەویدا خوای گەورە ئاگای لێتی ئەو گەڵایە کەی ئیشی تەواو بوو دەکەوێتە سەر زەوی ولا حبة في ظلمات الأرض خەڵکینە یەقینتان هەبێ هەموو دەنکە تۆوێک لە دەنکی میوەیەکەوە لە دەنکی تۆوێکی خەرتەلەوە کە چاو خەریکە نایبینێ هەتا دەنکی تەماتەیەک تا ناوکی شووتیەک تا دەنکە گەنمێک تا دەنکی نۆکێک تا پاقلەیەکی گەورە کە دەیخەیتە نەک تاریکی زەوی ظلمات الأرض تاریکیەکانی زەوی ئەو هەموو چوتە قوڵای زەویەوە چین لەسەر چین تاریکیە خدای گەورە ئاگای لە هەموو دەنکە تۆوێکە کە لەم ژێر زەویەدا دەچێندرێ جا هەر خۆی دەچێتە ژێر زەویە مرۆڤێکی جوتیا دەینێژێ و دەیچێنێ خوا ئاگای لە هەموو دەنکە تۆوەکانە ئەوەی کەوا تەڕە ئەوەی کەوا گوشکە ئیلا فی کتاب مبین هەمووی لە عیلمی خوای پەروەردگارە لە کتێبی ئاشکرادا نووسراوە تۆمار کراوە ئەم ئاەتە بە کورتی چی پێوتین ئامانجی ئەم ئاەتە قورئانێ چی بوو خوا دەفەرمێ ئەی ئەو کەسێک کە قورئان دەخوێنیەوە ئەی ئەو کەسێک کە دەیتە مزگەوت و گوێ لە وتار دەگری تۆ خاوەنی ئەڵڵای تۆ پەروەردگارێکت هەیە کە زاتی ئەڵڵایە خوایەک ئاگای لە دانەدانەی گەڵای وەریوی دارەکان و گوڵەکان بێ خوایەک ئاگای لە دانەدانەی ئەو هەموو تۆبێک کە ژمارەی نییەکە لە ژێر زەویدا دەچێندرێ و شین دەبێ و دێتە دەرەوە هەیە شێدارە چۆن چەکەرە دەکات چۆن هەڵدەگەڕێتەوە ئەی تۆ بڵێ خوا ئاگای لە تۆ نەبێ دا ئەوەندە لە ڕاوچێت نەبێ دا ئەوەندە خەم مەخۆ ئەوەندە خۆت بەبێ خاوەن مزە مەزانە ئاەتەکە مەبەستی لەوەیە خوایەک ئاگای لەو هەموو تریلۆنەی ماسی زە ناو دەریاکان و زەریاکان هەیە تۆ بڵێ بەندەیەکی سوپاس گوزاری خۆی لەبیر بچێتەوە ئاگای لە ڕزقی تۆ نەبێ ئاگای لە نەخۆشی تۆ نەبێ ئاگای لە خەم و خەفەتی تۆ نەبێ ئەی ئینسان چۆک دامەدا تۆ خاوەنی ئەو پەروەردگارەی کە ئاوا خۆی دەناسێنێ بە تۆ بیسپێرە بەخوا پشت بەخوا ببەستە بە ئاوی ئیمان ناخت ئارام بکەوە ئەم ئاەتە زۆر بخوێننەوە
هەر کاتێک خەم و خەفەتت هەبوو ئەمانەی کە باسم کرد بۆ جەنابتان بیهێنەوە بەر چاوت من ئەو ئەڵڵایە پەروەردگارمە خاوەنمە کە ئاوا ئاگاداری هەموو جوڵە و جاندار و بێژیان و گەڵایەک و دەنگکۆتەوەیەکی ناو زەویە ئیتر دڵت ئارام دەبێ. گرفتی مرۆڤ لەوەدا جاری وا هەیە بەڕێزان پەلەیەتی ئێوێ ئەو کاری کە داوای دەکا ئەو گرفتەی کە تێیدایەتی هەر ئەو لەحظەیە چارەسەر بێ. بۆیە ئاوی دووەمیشی پێویستە ئەویش سەبرگرتنە ئارامگرتنە ئەبێ وردە وردە ئارام بگری. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ الصبر ضیاء وەکو لە صحیحی موسلیمە هاتووە خەڵکی نەبزانن ئارامگرتن ڕۆشناییە. پێغەمبەری خوا نەیفەرموو صلی الله علیه وسلم نەیفەرموو الصبر قوة الصبر عظيمة صبر هێزە صبر عەزیمەتە بە قووەتیە نە فەرمووی صبر ڕۆشناییە. هەمووتان دەزانن ڕۆشنایی بەرامبەر بە چییە؟ بەرامبەر بە تاریکیە. ئینسان ئەو کاتەی دەکەوێتە تنگانەوە ئەم سەرزەویەی لێ تاڵ دەبێ لێ تاریک دەبێت چاوت هیچ نابینێ نازانی چۆن هەنگاو بنێی چۆن قسە بکەیت چی بکەیت چۆن هەڵوێستێک دەربڕی. هەموو ئینسانە کە دەکەوێتە تنگانەیەک لە ژیانیە لە گەنج و لە پیر لە کوڕ و لە کچ لە ژن و لە پیاو واللهی لە تاریکیەکە خۆی دەبینێتەوە سەر و دەرناکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی سەبرێک بگرە. نمونەیەکی واقعی بۆ جەنابتان باس بکەم لە کتوپڕێکە لە ژوورێکی زۆر ڕووناک دەی شەوگارێکی تاریکە کارەبا دەکوژێتەوە جەنابەت دیقەتت داوە نیو دەقەی یەکەم هەر هیچ نابینی وایە نا هەموو بە مناڵ منداڵ دەڵێ کەس لە شوێنی خۆی نەجوڵێ وریابن چایەک دانرا وریاب پێ لە پیاڵەیەک نەنێ هەر ماوەیەک سەبر بگرە بڕاو کە دوای 2 دقە بەرچاوت لە خۆ وردە ڕۆشن دەبێتەوە گلێنەی چاو زیاتر دەکرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت کە گرفتێکتان هاتە پێش سەرەتا هەموو دنیاتان لێ تاریک دەبێت بەس ئارام بگرە سەبر بگرە لە شوێنی خۆتا ڕوو لە خواکە یەک تۆز هێواش بە وردە سەیەکی بەرچاوت ڕووناک دەبێتەوە. ئەو گرفتە ئەو تاریکی جارانی نامێنێ ئارامگرتن بەڕێزان ڕووناکیە. بۆیە خۆی گەورە کاتی لە سوورەتی هودا جەنابتان گە قورئان تەماشاکەن ئاەتەکانی پێش سوورەتی چلوونەوە ئەو هەموو ئاەتە باسی نوح پێغەمبەر دەکات سەلامی خوای لەسەر بێ لە کۆتاییدا لە یەک دیێڕا کورتی دەکاتەوە فاصبر إن العاقبة للمتقين أي محمد صلى الله عليه وسلم أي إيمان دار تا قيامت أم همو باسي نوح بيغمبرم بو جرايتوا بس بو يكشت توش آوا كروشگارك كوتي تنگاني بقوتوا آرام بقرا فاصبر هواش بل سرخوبة آرام بقرا إن العاقبة للمتقين ما دام قاكي ما دام شاكي ما دام رود لخوا خوا رزقار الدكا درجاي خير اللي دكاتوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی ئەم ئاەتانەی بۆ دێ لە نیشتیمانی خۆی دەربەدەر کراوە بەردەباران کراوە نەعوذ بالله ئەو هەموو ڕاستی قورئانی هێناوە بە درۆیان زانیوە خەڵک گاڵتەیان پێکردووە بە شێت و ساحیلیان ناو بردووە ئالەو کاتەدا خوا دەفەرمێ فاصبر ئەی محەممەد چۆکدانە دەی سەبر بگرە ئارام بگرە هەردەمی خۆتیان مەخەدەمەوە فاصبر إن العاقبة للمتقين ئەها سەیید چیرۆکی نوح کە نوح سەبری گرت 950 ساڵ لەیلا وەنەهارا لەناو ئەو قۆمەدا بانگەوازی بۆ دینی خوا دەکرد و کەسیش جوابی نەدایەوە تۆش ئاوا ئارام بگرە ئەی ئیماندار. زۆربەی شت کە ئینسان دەکەوێتە دڵەڕاوچی و ناڕەحەتیەوە خۆشەویستانم هی ئەوەیە کە ئینسان پەلە دەکا پەلەکردن لە دوایدا نەهامەتی بەدواوەیە. بۆیە زانایان فەرموویانە لە سێ کاتدا خۆت لە سێ شت خۆت بپارێزە لە سێ شت خۆت بپارێزە باوەڕکە لە زۆر خەم و خەفەتی داهاتوو بە دوور دەبی لە دڵەڕاوچەی داهاتوو بە دوور دەبی. یەکەمیان لە کاتی دڵخۆشیدا بەڵێن مەدە ئەو کاتەی لە فەرحێکی یەکجار زۆر دای و دڵت زۆر خۆشە ئاگال لە خۆت بێ زۆر بەڵێن مەدە. ها کوڕێک کە جاری وا کچێکی خۆش دەوێ بە پاکیش خۆشی دەوێ چونکە ئەوەندە لە نەش ئەو خۆشیدایە هەر کچەکە بڵێ شوت پێ دەکەم لە چیت دەوێ کوڕڵە هەموو شتێکت بۆ دەکەم لەو کاتەدا لە دوایدا سەی دەکرێت نیوەی ئەو شتانەشی پێ ناکرێ هەز بە ناڕەحەتی دەکات هەموو وعد و بەڵێنت داوە آخر پێت ناکرێ لە ئەو پەڕی خۆشیدا بەڵێن مەدە. کەسێک خۆی هەڵدەبژێرێ بۆ پۆستێک کە دەبینێ ئەو جەماوەرە چەپڵەی بۆ لێدەن و ئەو بۆ دایانکا بە پێیژە بچێتە سەریان ئالەو کاتەدا سەیرەکەی چ بەڵێنێک دەدا ئەڵێ ئەم وڵاتە کوڕە بەس ئاگاتان لێ بە من دەرچم و من بمەشت و بەدەست منەوە بێ بەس چی لێ دەکەم لە دوای داوێ خەجاڵت دەبێت لەسەر تەلەڤیزۆنە کوڕە لە جاران خراپتریشی لێ قەوماوە لە ئەو پەڕی فەرەحیدا کە خەڵک چەپڵەت بۆ لێدا و مەجلیست گەرمە کوڕە بەڵێن مەدە لە دوایدا نیگەرە ئەگەر ویژدان هەبێ نیگەرانی بۆ دروست دەبێ لە مەجلیسێکا و قسەی خۆش دەکرێت تۆ بە هەبوو دەزانن ینی هێواش بە لەو خۆشیەدا کە خەڵک مەدحت دەکا بەڵێنی گەورە مەدە چونکە لە دوایدا کە دەکەوێت واقعی دنیای خۆتەوە ڕەن بێ زۆرت پێ جێبەجێ نەکرێ پیاوی پیاوانەی وەکو بەڕێزیشتانی ئینسان کە قسەی بەسەر هاتەوە پێی نیگەران دەبێ پێی خەم ناک دەبێ ئەگە خۆی لەسەر قەرزارکە دەبێ بیکە بۆیە لە کاتی فەرەحیدا ئاگال لێبێ لە بەڵێنەکانت
لە ئەو پەڕی خۆشیدا ئاگەر لە زمانت بێ بەڵێن زۆر مەدە. دووەمیان جوابدانەوە لە کاتی تووڕەبووندا خۆتی لێ پارێزە. کەسێک تەلەفۆنت وە دەکات تۆ تووڕەی لەو کاتا ڕقل لێیەتی سعاتی سەبر بگرە تەلەفۆنەکە هەڵمەگرێ باوەڕکە هەڵیگری تووشی فیتنەیەک دەبی لەواتێ کوشتنی تێبەیە پەیدا بێ 1 سعات سەبر بگرە جوابی ئەو تەلەفۆنە مەدەوە کە ڕقل لێیەتی کە تووڕەی دوای سعاتێ جوابیشی دەیتەوە ئارام دەبیتەوە. لە کاتی تووڕەبووندا وەڵامی خێزانت مەدەوە. پیاوێک زۆر تووڕەیە ژنی عاقڵەوەیە لەو سعاتی تووڕەبوونەدا جوابی مێردەکەی ناداتەوە کە ئەمیش تووڕە بووە ئەمیش ئینسانە گۆشت و خوێنە هاوڕێیەکت تووڕەی کردووی ئارام بگرە لەو کاتی تووڕەبوونەدا ڕەتفیعل مەنوێنە دوای 1 سعات سەیری خۆت کە دوای ڕۆژە سەیری خۆت کە چەند ئارام بوویتەوە زۆر پەشیمانی ئەلحەمدوللا سوپاس بۆ خوا کە لەو دەقەیە جواب من نەدایەوە. لە کاتی تووڕەبووندا وەڵامی کەس مەدەوە. سێمیان بڕیاردان لە کاتی خەفەت و بێتاقەتیدا ئەو کاتێک کە لە خەفەتت هەیە کە بێتاقەتی شت مەکڕە شت مەفرۆشە خێزان تەلاق مەدە بڕیاری جیابوونەوە مەدە لە کاتی خەم و خەفەتە بڕیاری یەکلاکەرەوە مەدە چونکە تۆ عەقڵ لە شوێنی خۆیان نییە واز بێنە بڵێ جارێ هیچ قسەیەک ناکەم با ئارام بمەوە لێم گەڕێن بەتەنیا بم حتا هێواش دەبمەوە یان دوو قسەی خۆش و باشم بۆ دەکرێت یان گوێ لە قسەیەکی بە سوود دەگرم ئەو کاتە بڕیاری یەکلاکەرەوە بدە. سێمیان ئاوی لێزانین مسلمان دوای پشبەستن بەخوا گەورە ئارامگرتن ئەبێ خۆشی زۆر فەقیر حاڵ نەبێ لێزان بێ. وتراوە دڵنیابن خوای گەورە دەرگایەکی داخرا و ناخاتە بەردەممان کە توانایکردنەوەمان نەبێ. خوا ئەوەندە بە ڕەحمە هەرگیز دەرگایەکە ناخاتە بەردەم کە توانایکردنەوەت نەبێ. تۆزێ لێزان بە ڕاوێژ بە کەسانی پسپۆر و لێزانی ئەو بوارە بکە بە ئیزنی خوا دەرگا داخراوەکانی ژیان لێ دەکرێتەوە و لە دڵڕاوکەی و نیگەرانی ڕزگارت دەبێ. هەر کەس پێی وا بێ مرۆڤە ئەبێ بەو چاوەی دەڕوانێ ڕێگای بەردەمی ببینێ جا پێدانێ. چوارەم ئاوی گەشتبینی. ئینسان کاتێک کە دەکەوێتە تنگانەوە ئینسانی مەرد و ئازا بەوە دەردەکەوێ کە گەشتبینە یعنی هەمیشە ئەوانەی سەرکردەی بە ناوبانگی جیهانین لە کاتی هەرە تنگانەدا گەشتبینن ناڕوخێن بۆیە لەگەڵ خەڵکی ترا فەرقیان هەیە بۆ دەبنە پێشڕەوی کۆمەڵگا بۆ دەبنە سەرکردەی ناودار گەشتبینیەکیان پێوە دیارە هێشتا چۆکیان دانەداوە لە بەردەمی ئەو هەموو نەهامەتی کە ڕووی تێکردوون. لە قورئانە خۆی پەروەردگار لە باسی موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ موسایە کە ئەمری کوشتنی دەرکراوە فێرعەون بە خۆی بە دار و دەستەی وە جونودەه و هەموو جوندی و سەرباز و ئاسایش و ئەمنی بەدواوەیە هەرچی هێزی چەکدارەتی لە ئینزاردایە خۆی بە سواری ئەسپێکەوە لە پێشیانەوە ئەو هەموو هێزە چەکدارە بۆ موسا و ئەو کەسانی وتویانە لا ئیلاهە ئیلا الله بە شوێنیانەوەن بەس دەستیان بیانگاتێ هەمویان دەکوژن دەگەنە سەر دەریا لە دواتەوە دوژمن بێ بەردەمیشت دەریایە نەکەشتیت پێیە نەجلی مەلەت پێیە نەمەلەوانی کەوتویتە سەر دەریا ئەو هەموو خەڵکە دەبێ مەسیریان لە نێوانی دووشتدایە بە زاهیری ئینسان یان فیرعەون دایان کوژێ و دیلیان دەکا و هەمویان سەر دەبڕێ کە و منداڵی ساواش سەر دەبڕێ و بە زەی لە دڵیانە یان دەبێ خۆیان بە ئاوەکەدا دەن و لە ئاوەکەدا بخنچێن. ئالەو کاتەدا و ئەسحابی موسا هەموو هاواریان کرد ئیننا لەمودڕەکوون بەخوا خراپمان لێ قەومە وەڵڵا وا دەستگیر کراینەوە کە گەیشتنە سەرمان وا ئەسپ سوارەکانی فیرعەون گەیشتنە سەرمان هەر ئێستا خۆڵبەسمان دەکەن و سەرمان دەبڕن یان بچینە ئاوەکەوە دەخنچین ئای خراپمان لێ قەومە و گیراین. ئالەو کاتەدا موسای قارەمان دەفەرمە کەلا ئینە مەعی ڕەبی سەیەهدین لە سوورەتی الشوعرا ئاەتی 62 ناخەڵکی نا چۆکدا مەدەن مەترسن ئێمە خوامان لەگەڵا ئێمە ئەوەی هەوڵ تێکۆشانی خۆمان بوو دامان درێخیمان نەکرد بە پلان کارمان کرد ئێستا قەدەرێکی خوا هاتۆتە پێشەوە ئارام بگرن چۆک دامەدەن خوا ڕزگارمان دەکات من خوام لەگەڵ و هیدایەتم دەدا خوا لەو کاتەدا بەو گەشتبینەی موسا فەرمووی دارەکەت لە 12 شوێنەوە لەو ڕووبارەدا تۆ دارەکەتی پێشێشەوە حەق نەبێ سوبحان الله بوو بەناو وەکو چێوی گەورە ئاوەکە بەرز بووەوە قوڕەکەی بنی خوا وشکی کردەوە دەی بڕۆن بە ناوی پەڕنەوە کە فیرعەون و دار و دەستەکەی گەیشتنە ناوی یەکسەر ئاوەکە بەیەکاتەوە هەمویانی غەرق کرد. لە ئەو پەڕی تنگانەدا کە هەموو چوادەورت گیراوە هێستا گەشتبینیت با پێوە دیار بێ ومێدی ڕزگاربوون بەخوای گەورە هەیە. محەممەد صلی الله عليه وسلم لە قورئانە کاتێک کە دەفەرمێ لە غارەکەدا بوو غار بە کوردی خۆمان واتە کەوەرک چونکە ئەشکەوت کەهف ئەشکەوتی گەورەیە غار بە کەورگێک دەوترێ بە زمانی کوردی پەتی لە کەورگێکا بوون یعنی نەک لە ئەشکەوتێکی گەورەدا هەموو هێزی کوفر بە دویانەوەیە. لەو کاتەدا ئیمامی ئەبوبەکر مەحزوونە کە هەر سەر نەویکەن دایان بینن ئەو کاتەدا فەرمووی ئەبوبەکر ئێمە هەرچی ئیشی خۆمانە بە پلان کردومانە
لە پشتی ماڵی تۆ هاتینە دەرەوە بە شەو دەرچوین دەلیلی ڕێگامان هەیە ڕێگای هەڵەمان بۆ ئەوان هەڵبژاردووە بە ڕێگای ڕاستە نەڕۆیشتوین باریکە ڕێمان گرتووەتە بەر شوانمان هێناوە جێپێیەکانی ڕەش کردوینەوە ئەوەی بەشەر پێویست بێ بیکا کردومانە بۆیە دڵنیا بە لا تەحزەن ئین الله معنا هەر خەفەتی لێ مەخۆ ئێمە خوامان لەگەڵ و ڕزگارمان دەکا چوونە سەر بەردەمیان چاویان نان دەبینی پێغەمبەری خوا بە سەلامەتی ڕزگاری بوو ئەو گەشتبینی ئینسان بەڕاستی ڕزگار دەکا ئەبێ هەمومانەوە بزانین بەڕێزان بوون ژانی هەیە هەرچی لەدایک دەبێ بە ژانی لەدایک بوونەوە دێتە سەر زەوی مان لەسەر زەویدا ژانی هەیە تۆ ئەگەر بمێنی دوای ژانی لەدایک بوون ژانی مانیشمان هەیە ژانی خۆسەلماندن لەوەش زیاترە کەسێک کە دەوێت خۆی بسەلمێنێ و ژمارە بێ لەسەر زەویدا ئیتر سەیرکە لە بواری دینداریدا تۆ بتەوێت دیندارێکی ڕاستەقینە بی ئیمانەکەت تا دەستی قەبرەوە سەلامەت بێ بەڵا برا ژانیشی دەوێت ناڕەحەتی خۆی هەیە کەسێک لە بواری جەنگە خۆ هەموو خەڵک ترسێکی هەیە و یعنی ترسی لە مردن هەیە مرۆڤ ڕوحی خۆی لە هەموو شتێک خۆشتر دەوێت کە کەوتە حاڵەتی ڕوح دەرچوونەوە بەڵام ئەوانەی کە دەیانەوێت خۆیان پسەلمێنن کە جەنگاوەری چاکن پێشمەرگەی باشن سەیریکە چەند بەغیرەتن ئەوە ژانی خۆسەلماندن و ناودەرکردنی خۆتە کەسێ لە بواری تیجارەتە بەجەرگ و بەهێزە ئەوە ژانی خۆی هەیە کەسێ لە بواری خوێندنە تۆ ئازانی کەسێک کە بۆتە خوێندەوارێکی گەورە زانکۆی تەواو کردو خوێندنی باڵای خوێندووە هەروە بە ئاسانی نەبەخوا ژانی زۆری چەشتووە هەتا ئەو بڕوانامی بەدەستهێناوە خۆسەلماندن ژانی زۆرتریشی هەیە ئەمە حەقیقەتە دنیا بەهەژ نییە ئەبێ ئەم ڕاستیانە بزانین مامۆستا سەعیدی نەوڕەسی عەلامە بەدیع الزەمان مەلا سەعیدی کوردی کە حەق وایە کتێبەکانی مەلا سەعیدی کوردی بەدیع الزەمان سەعیدی نەوڕەسی زانکۆی تایبەتیان بۆ دیاری بکرێ پەڕ لە زانکۆدا لە کۆلێجەکانە بخوێندرێ ئەو کەوڵە پیاوەی کورد زوبان ئەم مەلا گەورە کوردە دەڵێ دەفەرمێ ئەوەی جوان ببینێ جوان بیر دەکاتەوە ئەوەی جوان بیر بکاتەوە چێژ لە ژیانی وەردەگرێ یەک دیێڕی پێوتوین جوان بیر بکەوە جوان دەبینی جوان ببینە چێژ لە ژیان وەردەگری ئەمڕۆ خەڵک بۆ چێژ لە ژیان وەرناگرێ بەڕاستی بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا هەمومان جوان نابینین جوان بیر ناکەینەوە تر جوانیش نهاتە بەر ڕێگامان ئەم هەموو وشە جوانانە مامبەلاوە ناوە پێچەوانەکەی هاتوۆتە ناو ژیان و کۆمەڵگامانەوە خۆشەویستی چەند جوانە هەمومان یەکتریمان خۆش بوێ کەچی سێرەکەی خەڵک ڕقی لە یەکترە لە جێی خۆشەویستی هەموو هەوڵ دەدان ڕق لە دڵی یەکترا دروستکەن لە جێی برایەتی چەند جوانە من سەیری تۆکەم کە برامی لە دایک و باوکی ئادەمەوە برامی لە مرۆڤ بووندا برامی لە کورد بووندا برامی لە کوردستانی بووندا کەچی سەیەکی بەهۆی حیزبایەتیەوە هەر یەکەی ڕووی لەلایەکە ئەو برایەتیە دەبێتە دوژمنایەتی پشتی یەکگرتن واللهی ئەگەر قەومێک پشتی یەک بگرن گەڕەکێک پشتی یەک بگرن نەتەوەیەک پشتی یەکتر بگرن دوژمن زەفەریان پێ نایەنێ کەچی بەداخەوە مرۆڤایەتی ئەمڕۆ چاڵ بۆ یەکتر هەڵدەکەنێ خۆزگە هەموو سەرزەوی مرۆڤایەتی پشتی یەکتری بگرتایە هیچ تەنگ و چەڵەمێک بەسەر مرۆڤایەتی ئازاڵ نەدەبوو کەچی ئەم وڵات بۆ ئەو وڵات ئەم حیزب بۆ ئەو حیزب ئەو گەڕک بۆ ئەو گەڕەکسەیەکی ئەو مەسئول بۆ ئەو مەسئول چاڵ هەڵدەکەنێ لە جەتی پشتی یەکتر بگرین خەلیکی چاڵ هەڵکردنین بۆ یەکتر قیامەت وە دەزانین دنیا هەر ئەم سێ چوار ڕۆژەی دنیایە قیامەتی نەبڕەوەمان لەبیر کردووە گومانی باش لە ماڵێ وەرە دەرەوە گومانت لە هەرچی خەڵکت بینی وا بزانی ئەمە دزە و دەستبڕە و ناوێن پیسە و خراپەت لە ڕووی جەنابتان واللهی دنیایەکی ناشرین و تاریک دەبینی بەڵام جوان ببینە خەڵکیش هەمووی بەئەخلاقە وەڵی هەموو خەڵک دەستبڕ نییە هەمووی دز نییە هەمووی درۆزن نییە هەمووی خراپ نییە دنیایەکی جوان دێتە خەیاڵتەوە ئیتر جوانیش بەرە ڕووی خەڵکی دەبیتەوە ئامۆژگاری نابێت تۆ بێ هەڵوێست بی هەر کەسێکت بینی خەریکی خراپەیەکە نەسیحەتکردن واجبە بەڵام ئێمە لە جەتی نەسیحەتی یەک بکەین و بچین هەڵەکانی یەکتر ڕاستکەینەوە خەریکی فەزیحەتی یەکتر دەکەین کابرا هەر خواخوایەتی کەلیمەی کەسێکی بکەوێتە بەردەم ئێتر لە سۆشیال میدیاکانەوە بڵاوی کەوە لە فەیسبووکە حەیای بەرە ئەمە چاو لێ دوای ئەو کەسەی کە حەیای خەڵک دەبات کە لە فەیسبووکەوە بڕوا بکە خۆت تاقیب بکەوە یەک کۆمنتی ناشرین کە خەڵک نەشناسێ لەسەر کەسێک بنووسە ئەو شەوە بزانێت چەند وجدانن نائارامە بەس بزانێ یەک کۆمنتی ناشرین لەسەر کەسێک بنووسە ئەو هەر بە خەیاڵیشیان نایە بەس دوای سەی دڵ و دەرونی خۆت کە ئەو ڕۆژە چەند قەلەقی چەند نیگەرانی چەند وجدانت ئەگە زیندوو بێ ئازارت دەدا ئەگە دەستخۆشی لە کەسێک دەکەی کە کارێکی جوانی کردووە چەند خۆشحاڵی خۆ کابرا هیچی پێنوتی ئاگاشی لێ نەبێ سوپاسێکی خوات کردووە کە فڵان کەس دوو کەلیمەی خێری وتووە بۆ خۆت باشە ئێمە خاڵی هاوبەشمان زۆرە کەچی مرۆڤەکان هەموو دەگەڕێن بە دووی خاڵی ناکۆکە
هەر ئەگەر جەنابتان دیقەتتان دابێ مناڵەکەت کە گۆڤاری مناڵان جاران هەبوو ئێستا هەموو شتەکان داخراون هەر لە گۆڤاری مناڵانەوە کە سەیرت دەکرد لە کۆتا بەرگەکانە من زۆریانم خوێندوتەوە ئەجا بۆ ڕۆژنامەکان ئەمجا بۆ گۆڤاری گەورەکان بۆ ئافرەتان بۆ گەنجان بۆ وەرزشیەکان دووێنە دەداتێ ئەڵێ بزانە ئازا بە و ژیر بە حەوت جیاوازی لە نێوانی ئەم دووێنەدا هەیە لە مناڵیەوە ئێمە فێری ئەوە دەکەین بە دووی جیاوازیەکاندا بگەڕین ئەی بۆ پێ مناڵی لە نێوانی ئەم دووێنەیەدا 100 خاڵی هاوبەش هەیە من بۆ دایمە لە سنگەرا بم لەگەڵ تۆی هاوپیشەمدا بۆ دوومەلا لە سنگەرا بن بەرامبەر یەکتر کاتێک کە 100 خاڵی هاوبەشمان هەیە بەرامبەر یەک لەوانەیە لە دوو مەسەلەدا من و تۆ خلافمان هەبێ ئەویشتی جوزئین عەقیدەیی نین جەناب لەگەڵ بازرگانێکە تۆ مۆزەفێکی لە دایرەیە لەگەڵ ئەوەی بە لە ژوورەکەتایە بەس بگەڕێی 100 خاڵی هاوبەش لە نێوان تۆ ئەودا هەیە کەچی محیبەتی یەکترتان نییە لەبەرەوەی لە دوو شتا جیاوازی ئەو هەموو خاڵە هاوبەشە نابینین کەچی لە دوو جیاوازیدا ڕقمان لە یەکتر دەبێتەوە بام قسانێک کە دەبیستین بە ئیزنی خوای گەورە بیکەین بە کردار وەڵڵاهی لە زۆر گرفت ڕزگارمان دەکات لە کۆتایی وتارەکەدا دەڵێم ئینسان بە پشتبەستن بە خوای پەروەردگار لە دڵڕاوچە و قەلەقیەکان ڕزگاری دەبێت بەڵام پشتبەستنی ڕاستەقینەی وەکو ئەم بەسەرهاتەی کە ئێستا بۆتان باز دەکەم ئەم بەسەرهاتە دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی عەلا قیمەمی الجیبال لەو کتێبەی خۆیدا ئەمە دەجێڕێتەوە دەفەرمێت جارێک یەکێک لە کەسە ناودارەکان سەرمایەدارێکی گەورە کەسێکی بەڕێز و بە حورمەت چاوپێکەوتنێکی لە کەناڵێکەوە ڕاگەاندنەوە لەگەڵ کرا پێی وترا یەک شتێک کە لە ژیانە زۆر زۆر پێی سەرسام بووبی و تا ئێستا لە بیرن نەچوو بێتەوە لە بیرن نەچێتەوە چییە وتی زۆر شتم لە ژیانە بینیوە لە بازرگانیمدا لە هەڵسو کەوتم لەگەڵ خەڵکدا لە خۆشی و ناخۆشیدا بەڵام شتێک کە هەمیشە بوو بە مامۆستا و دەرسێکم لێ وەرگرت و لە بیرم ناچێتەوە ئەمەیە با ئێمەش بەڕێزان هەمومان بە وردی گوێی بۆ بگرین ئەو پیاوە بەڕێزە دەڵێ شەوێک لە ماڵەوە خەوم لێزڕا هەستم کرد خەوم لێ ناکەوێت شەوگاری وەکو ئێستا درێژ بوو خەوم لێ نەدەکەوت تەپاوتل یعنی وەڕز بووم جا ناڕەحەتترین شتەوەی خوا پەناماندا لە شەوە هەرچی بکەی خەوت لێ نەکەوێت هەستم بێزار بووم خێزانم وتی چیەکەی وتم تا ئەو حەوشەیە دەچم تۆزە هەوایە کەڵدەمژێتی لەناو ئەم جێگایدا ناڕەحەتم تۆ بخەوە ئەڵە چوومە دەرەوە ئیرادەی خوای پەروەردگار هەستم بەخۆم لەکرد چۆن لە حەوشەی ماڵەکەم وەڵڵی چوومە دەرەوە جلەکانم لەبەر کرد بۆوانێ پۆشتە و پەرداخ هەموو شتێکم هەڵگرت بوو قۆندەرەم لە پێکرد بە نعلەوە نەڕۆیشتم چوومە دەرەوەی حەوشەکەمان ڕۆیشتم بەلای مزگەوتی گەڕەکە ڕۆیشتم سەیرەکەم بەو نیوە شەو مزگەوت کراوەتەوە خوا دەرگای مزگەوت کراوەتەوە هاتە خەیاڵمەوە باشە من بۆ بسوڕێمەوە بۆ نەچم دوورکە شەو نوێش بکەم بۆ خوای گەورە دوو دوعای خێر بکەم ڕۆیشمە مزگەوتەوە سەیرەکەم گڵۆپێک بە کزی دایسێ لە حیوانەکەیە و کابرایەک لە ژووری مزگەوتایە دەپاڕێتەوە لە خوای گەورە زۆر بە کوڵ دەپاڕێتەوە دەگریا وتم ئەو پیاوە لێ قەوماوێکی هەیە بە تەنیا بەم شەوە تاریکە ڕووی لە ماڵی خوا کردووە ئاوا بە کوڵ دەستەکانی بەرز کردبووە و فرمێسک بە چایە داهاتە خوارەوە حەنین و گریان لە ناخیا دەهاتە دەرەوە لێی گەڕام لە دواوە منیش دەستنوێژم هەڵگرت لە مینی مزگەوت و دەستنوێژم گرت و دوور کاس سونەتی مزگەوت و شەونوێژم کرد و دانیشتم حتا لە دوعا و پاڕەکانی بۆوە چوومە لایەوە ئەو ئاگای لە من نەبوو دەستم لێدا لەسەر شانی وتم برام سەلام عەلەیکم کوتی عەلەیکە سەلام کاکە یاخوا بەخێر بێ وتم دەمێکە بە دیار تۆم زۆر بە کوڵ لە خوا دەپاڕێتەوە دیارە زۆر گرفتاری وتی وەڵڵی تۆش پیاوێکی ئیمانداری بەم شەو هەر من و تۆی لێین و خوا ئاگای لێمانە ئەرە وەڵڵا ئەوەندە گرفتارم ڕووناکیم لەم سەر زەویەدا نەماوە وتم بەهۆی چیەوە وتی بەهۆی قەرزاریەوە قەرزاری خەو خۆراکی لێ حرام کردوم کاتی دانەوەی کۆمەڵە قەرز کە بۆ نەخۆشی پێویستی ماڵ و منداڵ قەرزم کردووە بەخوا من سوالکەر نیم ئەوەی توانای بەشەری هەبوو هەوڵم دا و کاسبیم کردووە بەڵام وەڵڵاهی ناچار بووم ئەو قەرزە بکەم کاتەکەی هاتووە و خەو خۆراکم نەماوە یا ڕەبی خوا پەنامان دەی لە قەرزاری بەڕێزان هیچ دەردێک نییە لە قەرزاری قورستر بێ بۆ سەر شانی پیاوی بە حورمەت کە وەختی قەرزەکە بێت و هەز بە ئەم زەویە جێگەی تۆی تێدا نابێتەوە کە کابرا دێر و خەختی قەرزەکەی و پیاوەتی کردو نەیدەیتەوە نەدبێ ئەڵێ وتی وەڵڵاهی دنیا لەبەر چاوم تاریکە بەڵام بیرم کردەوە پەنام بۆ خوا هێناوە پەنام بۆ خوا هێناوە ڕوون کردوتە خوا بە هانامەوە دێ بەویستی خۆی ئەڵێ وتم خەممەخۆ من کابرایەکی دەوڵەمەندم قەرزەکەت چەندە لە کتێبەکان من وە خۆی بۆتان دەڵێم وتی 4000 جا نازانم 4000 دلار بووە 4000 جونەی بۆ چی بووە وتی 4000 هەر دەستم بە چاکەتەکەما کرد و پارەکەم بۆ ژماردوتم ئەوە 4000ەکە چۆن گوڵێک کە ئاوی لێ دەبڕێ دوای ئاوی دەکەیتە ژێر دوای چۆن دەگەشێتەوە ئاوە دەموچاوی گەشایەوە یعنی دەموچاوی ڕووناک بۆ لەو تاریکیەدا وتی یا ڕەبی خوا پاداشت بداتەوە
والله ئیشاڵڵە تۆش لە دۆستانی خوای و ماڵەکەت حەڵاڵە کە هاتی خوا ناردی بۆی من لەم تنگانە ڕزگارکەی یا ڕەبی خوا هەزار ئەوەندەت پێ ببەخشێ خوش بە هاوارتەوە بێ لە دنیا و قیامەتە. زۆر دوعای خێری بۆ کردم، زۆر سوپاسگوزاری بۆ خوا دەربڕی و سوپاسی منیشی کرد و دوعای خێری بۆ خۆم و ماڵ و منداڵ و سەرەت و سامانم کرد. وتم کاکە گیان ئێستا شەوگار زۆری ماوە، وتی من کە خوا دەرگای لێکردمەوە هەر لێرە دەمێنمەوە تا بەیانی زیکر و شەو نوێژ دەکەم کە نوێژی بەیانیم کرد. وتم وەڵڵاهی ئەمجا من خەوم دێ، ئێستا خەریکە خەودام دەگرێ، ئێستا شەوگار زۆری ماوە بۆ نوێژی بەیانی من دەڕۆمەوە، بەڵام پێشەوەی بڕۆم دەستم کرد بە گیشفاندا کارتێکی بچکۆلم دەنێرە. وتم کاکەوە عینوانی خۆمە، ئەمە ناوی کارگەکەم، مەحەلەکەم، ژمارەی تەلەفۆنەکەم، هەموو ناونیشانێکی من. تۆ برای منی، هەر کاتێک لە شوێنێکە گرفتاریت هەبوو، قەرزاریت هەبوو، نەبوونیت هەبوو، وەرە بۆ لای خۆم، یان ئەگەر نەتوانی بێ بۆلام بەم ژمارە تەلەفۆنە پەیوەندیم پێوە بکە دەگەمەلات و بەبێ لە ڕوودامان بەبێ شەرمکردن چی دویست لە برای خۆتی داوا بکە. وتم ئێستا لە جاران خۆشحاڵتر دەبێ، بەڵام وڵامێکی دامەوە ئەو وڵامەیە کە هەرگیز لە بیرم ناچێتەوە کە لە ژیان مەجارە شەش نەمبینێەوە لەوە پێشتریش نەمبینی بوو. بزانین وڵامەکەی چی بوو؟ وتی وڵامەکەی ئەوە بوو جارش کە دەستی کردەوە بۆ لای خوای گەورە فەرمی یا ڕەبی خوایە نمونەی ئەم پیاوە ساڵحە و خوا ناسەر لە کۆمەڵگادا زیاد کە، خوایە نمونەی ئەو دەوڵەمەندانە لە کۆمەڵگادا زیاد کە و هەژاران ببنە مای چەترێک بۆ سەرسەری هەژارانی لێ قەومە ئافی سەبیلی الله. ئەڵێن نە ئەو لە منی پرسیوە ناوت چییە، نە منیش لە ئەوم پرسیوە ناوت چیە و ماڵت لەکوێیە. بەڵام دەستی نا بە کارتەکەەوە، وتی نیگەران مەبە، وەڵی کاکە گیان کارتی تۆم ناوێ. پێم سیر بوو کارتی منی نایە، منۆم زانی هەر پەلاماری دەستم دەدا و کارتەکە خێرا دەکاتە گیفانی، وڵە بە قوربانت بم لێم بزر نەبی، تۆ فریشتەی فریادڕەستی من بووی. وتی سوپاست دەکەم، خوا هەزار ئەوەندەت پێ بەخشێ، بەڵام کارتەکە بخەوتە گیفانتەوە. من هەر وەختێ پێویستێکم دەبێ بۆ خۆم کاسبی دەکەم تا توانام هەبێ درێخی ناکەم، بەخوا چاوم لەوە نییە کەسێ دینارێکم بداتێ و یارمەتیم بدا. ئەو وەختانەش کە وەکو ئەمڕۆ محتاج بووم کارتی بەندەکانی خوام ناوێ، من خۆم کارتێکم هەیە لەگەڵ خوادا. وتم کارتەکەی تۆ چییە؟ سەرم سوڕما. وتی دەستنوێش هەڵدەگرم دێم لە مزگەوتە بە کوڵ لە خوا دەپاڕێمەوە، خوا بۆ خۆی کەسێکی وەک تۆ دەنێرێ بۆم و پێداویستەکەم بۆ دەفع دەکا. ئێستا من پێداویستی ئەمەم ڕزگارم بۆ، ئێستا نە قەرزارم و نە هیچ مۆبایلیشی شوکاری خۆم دەکەم و ماڵ و مناڵم دەژێنم، بۆ لە ئێستاوە کارتی تۆ لە گیشفان مەبێ و کارتی خوا لە یاد کەم. وەڵڵاهی برام کارتەکەی خۆت بۆ خۆت یا ڕەبی خوا پاداشت داتەوە. وڵا قەسەم بەخوا سەیری کارتەکەی نەکردم، لێ نەپرسیم عینوانت لەکوێیە، ناوت چییە. وتی ئەمڕۆ ڕزگارم بۆ و خەمی بەیانیش ناخۆم، خوا نەخواستە جارش کەش کەوتمەوە تنگانەوە، خوا یەکێکی وەکو تۆ هەر دەنێرێ دەینێرێ و دێتە سەرم و خۆی شتەکە دەفع دەکات تا خۆشم توانام هەبێ خۆم لە کار ناخەم و دەستی سوڵ درێژ ناکەم. وتی وەڵڵاهی لەو کاتەدا هەموو لەشم دەلەرزی، ئەوەندە سەرمایەدارێکی گەورە بووم، خۆم لە ئاستی ئەو پیاوەدا پێ بچووک بوو، ئەو هەموو تەوەکولە لەسەر خوا. ئەو ئاتەی قورئانم بیرکەوتەوە کە لە سوورەتی فورقانە دەفەرمێ وتوكل على الحي الذي لا يموت وسبح بحمده وكفى به بذنوب عباده خبيرا. پشت و پەنات بخەسەر ئەو خوای کە حەیە، کە زیندووە الذي لا يموت، کە قەت نامرێ، خوایە کە هەمیشە زیندووە، ئاگادارە بە حاڵی بەندەکانی. سبحان الله بکە، الحەمدولله بکە، ڕوو لە خوا کە پشت بە خوا ببەستە، بەس وەکو تەوەکولی ئەو خوایە ئەو بەندەیە بۆ خوا. ئەو پیاوە دەوڵەمەندی وتی خەڵکم زۆر دەبینی کە هاوکاریم دەکردن خوای بۆ عینوانی خۆمی پێ بڵێم، بە فەخرەوە داوای تەلەفۆنەکەی لێ دەکردم لێم بزر نەبی. ئەو پیاوە دەستی بە کارتەکەەوە ناوتی منیشم بە خوایە، بەو خوای کە ئەم شەوە تۆی لە ماڵێ نایە دەرەوە نای بۆ لای من، با پەیوەندیم لەگەڵ خوایە نەپسڕێ، با تەوەکولم لەسەر بەندەی خوانە بێ، هەر لەسەر خاوەنی بەندەکان بێ کە ئەڵڵای عەزیمە، کە ئەڵڵای ئەڕەزاقە، کە الحەی الذی لا یەموتە. یا ڕەبی خوایە تەوەکولێکی وەکو ئەو پیاوەمان پێ بەخشی کە ئەوەندە سوپاسگوزاری تۆ بین، زمان بە زیکر بین، خوایە تۆش لە هەموو تنگانەیەک بێ بە هاوارمانەوە. یا ڕەبی خوایە لە هەموو تنگانەی دنیا و قیامەتە خوایە بی خۆت بێ بەهانا و فریاد ڕستمانەوە. هەموو ئەو کەسانی کەوا قەرزارن یا ڕەبی خوا دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیتەوە، هەموو ئەو کەسانی خەمبارن یا ڕەبی خوایە ئەوە دڵیان خۆشکەی، خوایە هەر کەسێک خەمی لە دڵ و دەرونا هەیە خوایە فەرەحێک بە دڵ و دەرونیا بێنی و دڵی خۆشکەی. یا ڕەبی خوایە ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری، یا ڕەبی خوایە ئەوانەی نەخۆشن شیفایان بۆ بنێری، ئەوانەی مردون و لە ناومان ڕۆشن خوایە لە گوناهەکانیان خۆش بی، لەسەر ئەم ئیمان و ئیسلام و مزگەوت و خواپەرستی خوایە ڕاجیدا و دامەزراومان کەی تا ئەو کاتەی بە ئیمان و ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله ودينه وخدمته خواه عاقبتي هم ولايكمان بخير بجاري خواه سباس الدكين لسر أو باراني رحمتك أبو أم كدوستان ناد يا ربي خواه درجة رحمتي خواه ما زيات اللي بكيوا يا ربي خواه باراني بخرمو
پڕ بەرەکەتمان بۆ سەر ئەم خاکی کوردستانەوە هەموو زەوی جیهان بۆ بنێری یا ئەرحەم الراحیمین. خوا هەرگیز لە لوتفت ناومێد نین، دەرگای ڕەحمەتی خۆتمان زیاتر لێ بکەیەوە، لە هەموو تنگانەکان ڕزگارمان کەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.